من ناوم هێرەوەکیلە بەڕێوەبەری ڕێکخراوی نوێم ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافەکانی ژنان کارەکەی. سەرەتا ئێمە کە بینیمان لە وێبسایتی فەرمی سنتەری جنێڤەوە ئەلان کرابوو بۆ ئەو ژنانەی کە لە بواری ژینگە و مافەکانی مرۆڤ کارەکەن ئەتوانن CV خۆیان بنێرن و ئەو کار و چالاکیانی کە کردویانە لە بواری ژینگەیە لە بواری ژنانە ئەتوانن کە بۆمان بنێرن. بۆیە کاتێ من مەرجەکانم خوێندەوە هەستمە کرد کە لەگەڵ ئەو پێوەرانی ئەوان لەگەڵ منا ئەگونجێت و ئەتوانم من CV خۆم پێشکەشکەم. بۆیە ینی کە دوای ئەوە کە CV خۆمە منارد ئەوان کۆمەڵە داواکاری تریان هەبوو ئەو ئیشانەیە کە کراوە ڕێکخراوەکە لە ساڵی چەندەوە دامەزراوە، ئایا کار و چالاکەکانی تۆ چین، کاریگەری تۆ چی بۆ لەو کۆمەلگایە کە تیا ئەژیت. بۆیە ئێمە بە وردی باسی چالاکیەکانمان کرد، ئیش و کارەکانمان کرد لە بواری ژینگەیە لە باری مافی مرۆڤ و دواتر ئەوان بە ئێمەیان وت کە ئەمە کێبڕکەیەکی زۆر قورسە بێ لە تەواوی دنیاە سیڤمان بۆیەت و وە ژنان پێشکەشی ئەم کارەیەکەن. بۆیە ئەگەر لە حاڵەتێکا ناوتان نەهاتەوە یا شتێک ناتەوە لەسەر ئێمە نەکەوێت بۆی لیژنەیەکی تایبەت دیاری کراوە و ئەم پرۆسەیە یانی دەستنیشانەکرێت. بۆیە ینی ئێمە زیاتر لە 3 مانگە من خەریکی ئەم کارم و ئەوان داواکاریانێرن و ئێمە جوابیانێنەوە. بەڕاستی کارێکی ئاسان نەبوو، زۆر قورس بوو، زۆر ماندوو بووم لەگەڵیا و ئێمە ئەلان نەکرا، ینی براوەکان دیاری نەکران تا ڕۆژی هەینی 8 مانگ کە لەو ڕۆژە وتیان کە کۆبوونەوەیەکی ئۆنلاین نەکرێت و لەو ڕۆژەیە براوەکان دەستنیشانەکرێت. وە کاتێ بەشدار بووم ینی تووشی شۆک بووم، دڵخۆشێکی ڕادە بە دەرکە لە تەواوی دنیاە 4 ژن توانیان و خەڵاتە بەرنەوە کە یەکێکیان من بووم. ئەمە هەستێکی زۆر خۆش بوو، ینی خەڵات وەرگرتن ینی تۆ بە تایبەتی لە شوێنێکی فەرمی ئەمە کاریگەری زۆر باشە بێ لەسەر من لەسەر تەواوی دەستگاکەم ڕێکخراوی نوێ. ڕاستە ئەم خەڵاتە بە ناوی شخصێکەوە ڕۆشتۆ، بەڵام ئەمە بۆ ڕێکخراوی نوێ و بۆ تەواوی ستافەکەیەتی. بەڕاستی من ئەگەر ستافی ڕێکخراوی نوێ ڕێکخراوی نوێ نەبووایە لەوانەیە ئێستا ئەوە نەبوومایە، ینی وەکو بڵێ نمتوانێت ئەو پێوەرانی ئەوان نمتیان نەبووایە. بۆیە من پیرۆزبایی خۆم لە تەواوی ستافی ڕێکخراوی نوێەکەم. هەمیشە ئەوان پاڵپشتێکی گەورە بوون بۆ من، هەمیشە ئێمە وەکو خێزانێک کارمان کردووە پێکەوە و هیوا خوازم ئەو متمانەیە کە سنتەری جنێڤ بە ئێمەیانیاوە بە منیانیاوە، ینی بتوانین لە داهاتووە شوێن دەستمان دیار بێت و کاری باشتر بکەین. ئەمە لایەک و لە لایەکی ترەوە ئێمە ئەو خەڵاتە یەکێکە لەو شتانەی کە هاندەرە بۆ کارەکانن وە لە دواترا پاڵپشتی دارایی تەکا بۆ چەند پرۆژەیەکی دیاریکراو لە بواری ژینگەیە. هەر لە کاتی دانانی پلانی خۆماناوە دروستکردنی پلان بۆ داهاتوو کە یەکێک لە داواکاریەکانی ئەوان بوون تۆ لە داهاتوە ئەگەر ئەم خەڵاتە دووەرگر و ئەم پاڵپشتی دارایی تۆکرا تۆ لە چیا سەرفێکەی وە کار و چالاکیەکانی تۆ چین. بۆیە ینی ئێمە کۆمەڵە بەرنامەمان داناوە. ئێمە ڕێکخراوی نوێ کە بەشێکمان لە بواری ژینگە ئیشەکە سنتەرێکی ڕیسایکلینمان هەیە کە لە ئێستا پێویستی بە هاوکاری زیاترە و پرۆژەیەکی بچووکمان هەیە دروستکردنی تورەکە لە بری عەلاگەکە بەسەر هاوڵاتیانە تەوزیعەکرێ. ینی پێم خۆشە ئەمە زیاتر پەرەی پێبین و فراوانتری کەین بۆی زۆرترین کەس ئیسفادەی لێ بکە. خۆتان نەزانن لە ئێستاە هەڕەشە لەسەر کەشوها و گۆڕانی کەشوها هەمووی جیهانی گرتووەتەوە. بۆیە ینی تو ئەگەر هەر هەنگاوێک ئەگەر هەنگاوێکی بچووکیش بێ کارێکی بچووکیش بێت تۆ بۆ ژینگە بکەی کاریگەری خۆی بێت. وە ئێمە لە ئێستا خەریکی دروستکردنی ماڵێکی نمونەیە چۆن وزەی خۆر بەکار بێنین و چۆن ئەو ئاوە کە بەکار هاتوو دووبارە بەکاری بێنینەوە بۆ پێداویستەکانی تر. ئەمانە هەموو شتی بچنوک و پێویستیان بە هاوکاری زیاترە. بۆیە من یەکێ لە پرۆژەکانم یەکێ لە ئیشەکانم ئەوەیە کە ئەم ئیشانەمان فراوانتر بکەین و بتوانین بۆی زۆرترین کەس سوودی لە ببینێ. و یەکێکی تر لەوانە سیمیناری هۆشیاریە، ینی هۆشیاری بە کۆمەلگا بە خەڵک بە تاکەکانی خێزان، چونکە ئێستا شتەکان ڕووداوەکان ڕوویان یاوە، ینی تۆ لەوانەیە کەمێک قورس بێ ڕێگریان لەکەی، بەڵام ئەگەر هاتوو هۆشیارێکی تەواو خێزانەکان کۆمەلگا خەڵک ئەمانە هۆشیارێکی تەواویان هەبێت لەسەر ژینگە لەوانەیە کاریگەری زیاتری هەبێت. بۆیە پلانی داهاتوومان ڕاستە زۆر قورسە بێ و هیوا خوازین من بە هاوکارەکانم لە ڕێکخراوینەوە ئەتوانین ینی ئەمە جێبەجێ بکەین و هەنگاوی باشتر بنێن و کاری باشتر بکەین.